وەکو زانرێ بەهۆی ئەو بوومەلەرزەیە کە ڕوویدا ئێمە هەندێک کێشە لە سەدی دەربەنی خان دروست بوو. شارەزایانی بانکی دەولی و شارەزایی ناوخۆ وایان ئەوە کردبوو وایان داناوە کە ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان لە ئاستێکی معەن زیاتر بەرز نەبێتەوە، واتە ئەو ئاوەی کە خەز نەکرێ پێویستە لە ڕادەیەکا بوەستێنرێ. ئێمە ئەو پلانەمان ئەمساڵ جێبەجێ کرد، ئەگەرچی داهاتێکی زۆرمان بۆ هاتبوو، نزیکەی 2.5 ملیار مەتر سێجا ئاو هاتە بەنداوی دەربەنی خانەوە لە سەرەتای وەرزەوە، بەڵام ئێمە بڕێکی زیاتر لەو بڕەش ئاومان بەردایەوە بۆ خواروی بەنداوەکە. بەڵام خەزنی ئاو ئێستا با بڵێن نیوەی بەنداوەکە پڕە و ئێمە پلانێکمان داناوە لە یەکی 5 تا یەکی 11 هەموو مانگەکان بەپێی گەرماوە بەپێی پێویستی خواروی بەنداوی دەربەنی خان ئاو بەردەینەوە. بۆ نمونە ئێمە لەم مانگەیە بڕیار بوو 80 مەتر سێجا لە چرکەیەکە ئاو بەردەینەوە، بەڵام ێستا 90 مەتر لە چرکەیەکە ئاو بەردەینەوە، بەهۆی ئەوەی کە ئەو داهاتەی کە تەوەقوعمان کردبوو لە سەرچاوەکانەوە ئەمساڵ لە ساڵی پار زیاترن و ئێمە ئەو پلانەی کە دامان ناوەکو خۆی جێبەجێ یەکەین و هیچ نەقسێک لەو پلانەی کە هەیە لە بەنداوەکەیە بەدی ناکرێ، بەهۆی ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی هاوسەنگ پێویستەکانی خواروی بەنداوەکەمان ڕەچاو کردووە و هەروها بەرهەمێنانی کارەباش ڕەچاو کراوە. بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئەم ساڵ ئەو ئاوەی کە بەرەدرێتەوە ڕێک نیوەی ساڵی پارە، چونکە ساڵی پارێمە ئاوێکی زۆرمان هەبوو، ئەم ساڵ نیوەی بەنداوەکە پڕە.